دەزانین یەکێتر لە هۆکارەکانی ئەم گەرمای کە ئێمە چەندێ ناڕەحەتمان دەکات جگە لە خۆر هۆکارێکی تریش هەیە خوای گەورە دایناوە جگە لە خۆر هۆکارێکی ترەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحی بخاری مسلم داهاتۆ دەفەرمێ دۆزەخ جەهەنم پەنا بخوا سکاڵای بردە لای خوای گەورە شکاتی بردە لای خوای گەورە فەرمی خوای گیان من هەندێکمی خواردووە پەنگم خواردووە پەنگ چۆن دەڵێ خەریکم دەتەقمەوە ئەی خوای گەورە ئیزنم بدە با دوو هەناسە بدەم دۆزەخ چونکە هەندێکمی خواردووە پەنا بەخوا هەمووی بورکان و هەمووی ئاگرە خوای گەورە ئیزنی دا دوو هەناسە بدە هەناسە ئەو هەناسەی خۆمان هەناسەی دیدین ئاساییە بەڵام هەناسەی دۆزەخ جیاوازە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە زستانە هەناسەیەکیدا ئەو سەرما و سۆڵە سەختە کە ئەیبینن ئەو گوشکە سەرمایە کە ئەیبینن بەهۆی هەناسەی دۆزەخەوەیە چونکە دۆزەخ شوێنی زۆر ساردی تایە پەنا بەخوا لە شوێنە گەرمەکە خەتەرترە و ئەو گەرما و ناڕەحەتی کە لە هاوینە ئێوە دەیبینن بەهۆی هەناسەی دۆزەخەوەیە پەنا بەخوا هەناسەی دۆزەخ ئێمەی ناڕەحەت کردووە ئەی ئەبێ دۆزەخ خۆی چۆن بێت بۆیە کاتێک کە خوای گەورە فەرمی ئین عەذاب ڕەبیکە لەواقع بەڕاستی عەذابی خوا دێتە جێ و خەڵکی تووشی دەبێ ئەو کەسانی کە شایانی عەذابی خوان کاتێ ئیمامی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ گوێی لە پیاوێک بوو ئەم ئایەتەی دەخوێنا لە شەو نوێژە فەرمی سوێن بە خوای کەعبە ئەم سوێنەی خوا کە عەذابی خوا دێتە دی و خەڵکی تووشی دەبێ سوێنێکی حەق و ڕاستە ئیمامی عومەر هاتەوە بۆ ماڵ لە ترسی دۆزەخ یەک مانگ یەک لەسەر جێگا کەوت نەخۆش کەوت خەڵکی دەهاتن سەردانیان دەکرد نەدەزانی ئیمامی عومەر بۆچی نەخۆشە چونکە بە خەڵکی نەوت لە ترسی جەهەنم نەخۆش کەوتومە لە کاتێکا سەد زەمانی کراوە کە ئەو هیچ ناخۆشی و ناڕەحەتێک نابینێ خوا وعدی داوە ئەگەر هەناسەیەکی دۆزەخ پەنا بەخوا ئەوە ناڕەحەتمان کە ئەو گەرمایی کە لە هەنێ وڵاتی تر هەیە کە ئێمە هێشتا باشترین بەهۆی هەناسەیەکی دۆزەخەوەیە ئەی ئەبێ عەذابەکەی و ئاگرەکەی چۆن بێ پەنا بەخوای گەورە کەواتە ئەمڕۆ خۆت ئامادەکە ئەو گەرمایە هەناسەی دۆزەخە لەگەڵ خۆرەکەدا خوای گەورە ئەوە ئێمە پێی ناڕەحەتەکە بۆی ئێمە جەهەنممان بیر بکەوێتەوە